سڵاوتان لێ بەخۆشەویستان من چۆمان خسترم لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە دیداری تایبەت لەگەڵتانم جاری دیداری تایبەتم بە میوانداری کاکشڤان کوردستانی تایبەت کردووە بە گرنگی بەستنی کۆنفرانسی مێپس لە دهۆکە بۆ چوارەم جارە بە میوانداری چەندین کەسایەتی سیاسی ئابووری چەندین پانێڵ لەسەر بابەتی هەمەژۆری سیاسی ئابووری و بە تایبەتی ناونیشانی ئەو کۆڕبەندەی مێپس ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناونیشانی مێپس لەگەڵ کاکشڤان کوردستانی لە گرنگی بەستنی ئەم جۆرە کۆنفرانسە بۆ کورد دەدوێم کە بۆ چوارەم جارە کاکشڤان کوردستانی زۆر بەخێراتی زۆر سپاس کاکشڤان لە گرنگی بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە ینی ئەمە چۆن تەمەەن لە دەرەنجامە کە بۆ چوارەم جارەکە ئەمە بەستراوە چۆن ئێمە بۆ کورد لە چوارچێوەی هەرێمە یاخود ینی وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقا ئێمە چۆن ئەم کۆنفرانسانە ینی شرۆبە بکەین لە پای ئەوەی کە ینی کە بەستران. زۆر سپاس کاک چۆمان دیارە کۆنفرانسی مێپس ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوێتی من بۆ چوارەمین جارە دەبەسرێت. ئەم کۆنفرانسە گرنگە باسی لێوە بکرێت کە دید و تێڕوانینی خودی جەنابی کاک مەسعود بارزانی و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ یەکەمین جار کە ویستێتی لە بەشداری کردو لە کۆنفرانسە کانی و کۆنفرانسی میونخ بۆ ئاشتی ویستێتی ئەم کۆنفرانسەش لە هەرێمی کوردستانە وجودی هەبێت. دیارە سوپاس بخۆ بۆ چوارەمین جارە ئەم کۆنفرانسا دەبەسرێت و چوار جارە سەرێک چەندین کەسایەتی گرنگ لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشداری تێدا دەکرێت. هەڵبەتە گرنگی ئەم کۆنفرانسە لەوەدایێت کە سەکۆیەکی زۆر گرنگە بۆ دیبلۆماسیەتی پەیوەندیکردن بە ناوەندەکانی بڕیار لە سەرانسەری جیهاندا و بۆ ئەو کەسایەتی و ئەو کە سیاسیانەی کە لە ئاستی جیهاندا کورد وەکو خۆی ناتوانن بیناسن یاخود نیان ناسیوە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە دەتوانن کورد بناسن لەوەی کە میلەتی کورد تاکە میلەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بواری ئەوەی کە گرنگی بەپرسی ئاشتی و سەقامگیری ناوچەکە بدات. ئەو عینوانە چنێک ینی قسە هەڵەگرێت بە تایبەتی کە بڵێن مێپس کە ئەکاتە ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ئەم عینوانە لە شوێنێکی هەرێمی کوردستان کە دووهۆکە ینی ئەکرێ بیچێنین بە شوێنێکی تەریکی وەکو ئەوەی داڤۆسی سویسرا ینی بەم هاواتیانە وەکو کۆنفرانسەکانی دیکە کە لە دنیا دەبەسرێن. بەڵێ مێپس هاوشەوەی سە چوار کۆنفرانسی زۆر گرنگ کە لە واری ئاشتی و ئاسایشە لە جیهاندا دەڕۆی کەمیان کۆنفرانسی میونخە MSC لووتکەی قاهیرە بۆ ئاشتی و هەروەها گفتوگۆی مەنامە بۆ لووتکەی ئاسایشی ناوچەکە ناوچەند دەکرێت. ئەمە هاوشانی ئەو کۆنفرانسانەیە لە ئاستی جیهاندا بۆ گرنگێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەتی ئەم ساڵ کە کۆمەڵە کەسایەتی و پسپۆڕ و لێکۆڵەوەری ئاستی جیهانی بەشداریان تێدا کردووە کە پێشتر لە کۆنفرانسەکانی دیکە کە داوایان کردووە نەچوون بۆیە بە دڵنیاییەوە گرنگی زۆری هەبووە و چاوەڕێی دەرەنجامی ئەم کۆنفرانسەژە کرێت لە داهاتوودا کە دەبینن کاریگەری زۆری هەیە لەسەر ڕای ناوەندەکانی بڕیار لە جیهاندا. وەکو بەم ناونیشانە کاکشڤان کە ئێمە زۆرجار باز لە ئاسایشەکەین باز لە ئەمنیەت دەکەین ئەوە هیچ کە هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایش و لە ڕووی ئەمنیەتەوە ینی ئەم تایبەتمەندیانەی تایە بەڵام لە هەمان کاتە کە باز لە ئاشتی و ئاشتەوایی ئەکرێ خێرا فۆکسە ڕاتەوە بۆ لای پێشمەرگەکانی هەرێمی کوردستان یا بەگشتی پێشمەرگەش کە چۆن لەگەڵ هێزێکی هەر بەربەریە ڕوبەڕوو بوویەوە کە داشە ینی بەم ناونیشانە ئاسایشی دنیا لەسەر دەستی پێشمەرگە پارێزرا کە ئەویش ئەوەی هێزە بەربری ینی تا ڕادەی تاو تیاچوون ینی جەنگە ڕاستە خۆی کاک چۆمان ئێمە بێ بزانین دیدگا لە پشتی ئەم جۆرە کۆنفرانسانەوە چییە؟ خاڵی یەکەم هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیر و ئارامە و هەروەها ئاشتی خوازە. ئەگەر ببینین لە 200 کیلۆمەتر لە ڕۆژ ئاوای هەرێمی کوردستان و کە وڵاتێکی وەکو سووریایە
بۆ ماوەی 12 ساڵە سەقامگیری تێدا فراهەم نەبووە لە دروستبوونی جەنگ لە نێوان پێکاتەکانیان لەگەڵ دەسەڵاتە بە دووری تەنها 6 بۆ 70 کیلۆمترێک لە سنوور باشووری هەرێمی کوردستانەوە کە ئێمە لەناو ئەو چوارچەوەی ئەو وڵاتین هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا بڵین بەیەکەوە یەکیانێکن دەبینیت ئەو ناسەقامگیری ئەو ئارامەیە کە لە وڵاتە هەیە بەهۆی زۆربوونی میلیشیاکان بەهۆی زۆربوونی ڕەوت و حیزبە سیاسیەکان لەوێ و هەرێکەی هەوڵ بۆ خۆی دەدات دیارە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەو کۆنفرانسە بەڵێ لەم ناوچەیە کە لە زۆربەی وڵاتانە بە عێراق دەوترێت وارزۆن واتە زۆنی جەنگە هەرێمێکی وەکو هەرێمێکی کوردستان هەرێمێکی ساقامگیرە و بزە بدیش کە بەڕستان ئاماژەتان بێکرد لە شاری شەگو دۆگە کە ئارامترین شاری عێراقە تێدا ئەم جۆرە کۆنفرانسە بەڕێوەچێت خاڵی دووەم ئەم تێڕوانینە تێڕوانینی ڕێباز و فەلسەفەی جەنابی مەلا مستەفای بارزانیەوە سەرچاوی گرتووە کاتێک لە دانیشتوانەکان ئەگە حکوومەتی عێراقی لە ساڵانی 1970 تاکو 74 وە عێراق کاتی حکوومەتی بەعسی ئەو کاتە دانوستانەکان هەڵدەوەشێنێتەوە لێدوانێکی زۆر بەهێزی جەنابی مەلا مستەفای کاتێک دەفەرمێت باز لەوە دەکە دەڵێت میلەتی کورد میلەتێکی ئاشتی خوازەوە ئاشتیمان بۆ هەموو ناوچەکە دەوێت و ئێمە هەرگیز لەگەڵ ئەوەدانی کە سەقامگیری هیچ باگراوندێکی بەڵێ مەبدەئیەوە کە ئەمە دروست دڵنیایەوە چونکە ئەمە پرۆسێ ئەمە زنجیرەیەکە کە دەستی پێ کردووە و فەلسەفەکەی بوو ئەو کاتە دەگەڕێتەوە و ئەمە استراتیجیەتە لە کارکردنا خاڵی سێمەوەی کە بەرز ناماژەی پێکرد بە تایبەتیم کۆنفرانسە لە دوای کۆتایی هێنانی بڵین شەڕی تیرۆریستی داعش لە سنوورەکانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقی شام کۆنفرانسە ئەمە دەکرێت بە جیهان بوترێت تاکە هێزی پێشمەرگە بە دوور و درێژی 1050 کیلۆمەتر بە نەرایەتی هەموو جیهان لە ڕوبەڕووی تیرۆردا بوو لە ڕوبەڕووی ئەوە بوو کە ناسەقامگیری تێک نەچێت لە ڕوبەڕووبوونەوەی ئەو باوە کە ئاشتی هەم کۆمەڵایەتی ئاشتی سیاسی فراهەم بکرێت بۆیە ئەمە تێگەیشتنێکی استراتیجیە لە پشت بەستنی کۆنفرانسی مێپسەوە خودی بینینەوەی یا پیشاندانەوەی ئەم سیمایانە کە یەکێک لەو کەسایەتیانە سەرۆکوەزیرانی پێشووی بەڕیتانیا کە بەشداری کرد یعنی لە کۆنفرانسەکە ئاماژەی بەوەیە کە بۆ نمونە کە سەردانی هەرێمی کوردستانی کرد لە 2014 چوە بەرەکانی شەڕ وێنەیەکی گرت لە سنای گرتنی وێنەکە بۆ بابەتی هەڵبژارنەکانی بەڕیتانیا ئەڵێ ئەو وێنەیە ینی بوو بەهۆی ئەوەی کە من زیاتر دەنگوێنم مەبەسم لە پیشاندانی ئەو سیمایە کە خودی سەرۆکوەزیران بەشداری کرد بە کلاشنکۆفێکەوە لە بەرەکانی جەنگ دوو بارامانە کە پیشانە درێنەوە و هەر خودی سەرۆکوەزیران لە پانێڵەکەی چۆن وەسفی هەرێمی کوردستانی کرد لە ڕووی گەشەی ئابووری تا ئەو شوێنەی کە سەرۆکوەزیران بەڕێز مەسعود بەرزانی ینی چۆن ئەمە ینی بە جۆرێک لە جۆرەکانی استیغلال دەکرێت بۆی کە هەنار و هەنگین لێ نمایش بکرێت ڕاستە کاک چۆمان ئێمە لە بیرمان ناچێت بەڕیتانیا وڵاتێکی زلهێزە لە جیهاندا و یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەری لەسەر قراری سیاسی لە عێراقا لە بەرەوەی لە عێراق بووماوە چەند ساڵێک لەژێر ئیستعمارەتی بەڕیتانی دابووە و خودی بەشداریکردنی بۆریس جۆنسن وەکو سەرۆکوەزیرانی پێشوو لەم پانێڵەدا گرنگیەوە دەسەلمێنێتکەوە جاریشکە بەڕیتانیا بە گرنگیەوە لەوە دەڕوانێت ئەو وڵاتێک کە لە سەرەتاوە ویستێتی وڵاتێکی ئارام بێت وڵاتێکی بەرهەمهێنەر بێت وڵاتێک بێت کە مرۆڤەکان بە ئاسانی تێدا بژینەوە سیستەمێکی زۆر ڕەشید و شەفافی هەبێت ئەمە کاریگەری زۆری هەبووە لەسەر ڕوویا و بیرکردنەوەی بەریتانیەکان وەروە بەشداریکردنیشان لەناو ئەم پانێڵە نەکتەنها بۆریس جۆنسن بەڵکو ئەو تیمەی کە لەگەڵیان هەبووە لە بەریتانیاەوە هاتووە جارێکی کە ئەو دەسەلمێنێت کە بەریتانیا بە گرنگیەوە لە هەرێمی کوردستان دەڕوانێت وەکو ناوچەیەکی ئارام دەیبینێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئاشتەوایی لە هەموو عێراقانێک تەنها
لە هەرێمی کوردستانە گەلەوە کە هاوپەیمانێکی ینی پێشمەرگەیە بە تایبەتی بە ئێستا کە مەترسی شەڕی داعش لە ئارا هەیە بەڵێ بە دنیایەوان ئێمە مەترسی تیرۆر هەیە ئیدی بە ناوی داعشان هەژەر هەر ناونیشانێکە مەترسی تیرۆر مەترسی تونند ئاژۆیی لە ئارادا لە ناوچەکەیە بۆیە ئەوان کوردستان و هێزی پێشمەرگەش وەکو تاکە هێزێکی ئاشتی خواز و جنگاوەرێکی دڵسۆز بۆ مرۆڤایەتی دەبینن و لەم ڕوانگەیەوە پێیان وایە هەرێمی کوردستان دەکرێت ناوەندێکی بەهێز بێت لە داهاتوودا بوو ئەوەی ئاشتی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوانی بگوازرێتەوە بۆ ناوچەکە. ینی بەم مانایە کە ئەمە ئەگەر ئاوڕێک بینەوە لە مێژوو بە تایبەتی مێژووی نامواری کورد هەمیشە مەنلۆگێکی لەگەڵ خۆیان کردو ینی بۆ خۆی دواوە ئێستا ینی لەم کۆڕبەندانە لە دهۆکەوە بە دنیا وترێ ینی بۆ ئاشتی دنیا ینی هەر لە هەرێمی کوردستانەوە تێ خۆشرێت. منە باسی استراتیژەکانی پشت ئەم کۆنفرانسەم کرد و جاریش کەش بڵێ ئەوە دووپاتکردنەوەیەوە یەکەم کۆنفرانسە دەیەوێت ڕۆیشی دیکەی هەرێمی کوردستان ڕۆیشی دیکەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە پیشان بدات کە هەرێمی کوردستان بە هەموو پێکهاتیەکانەوە چونکە گەر سەرنجی خاڵک بدەین کاکچەمان لە ڕۆژ یەکەمی بەستنی کۆنفرانسەکە هەموو هێزە سیاسیەکان لە ڕێزی پێشەوەی کۆنفرانسەکە دانیشتە بوون و دایانویستە و پەیامە بگەێنن بۆڵێ ئێمە بە ئاشتەوایی دەتوانین پەیامی ئاشتی ناوچەکە بە هەموو جیهان بگەێنین ئەمە خۆی لەخوا پەیامێکی گرنگ بوو و بەشداریکردنی سەرۆیشی پارتولایەنە سیاسیەکان لەم کۆنفرانسایە جاریشە گرنگێکی دیکەی پێبەخشیێوانێ ئەگەر ئێمە چەنە ناکۆچیمان هەبێ ئەو ناکۆچیانە لە نێوخۆیە وەڵە بەڵام دەتوانین هەمومان بەیەکەوە سوورە دەستکەوتەکان ببینین و کار بۆ ئەوش بکەین کە لە داهاتوودا ئەمە دەستکەوتی باشترمان هەبێت کار بۆەوە بکەین لە داهاتوودا هەرێمی کوردستان قۆناغێکی دیکە لە هەرێمایەتی تێپەڕکە ئیتر لە ژێر ناونیشانی هەر لە ژێر بڵین لە چوارچەوەی هەر ناونیشانێکدا بێت بێوێ ئەو پامە بگەێنێت کە بڵێ ئەمە ملەتێکی ئاشتی خوازین و دەمانەوێت ئەوە پێشکەش بە جیهان و ناوچەکەش بکەین کە ئەو تێڕوانینانەی کە پێشوو هەبووە بۆ دۆزی کورد بۆ میلەتی کورد بۆ کوردستان بە تایبەتی ئەم پارچەیەنە پارچەکانی دیکەش بەڵام تایبەتی ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەو تێڕوانینانە تێڕوانینی پێچەوانن کورد لەسەر و هەموو شتێکەوە دەیەوێت ئاشتەوایی لە نێو جیهانێکا بژیت ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی دیکەی کە گرنگی بەم کۆنفرانسە دەدات ئەوەیە کە هەر تقریبا مانگێک و 15 ڕۆژ لە دوای ئەو جەنگی کە بڵین جەنگی فەڵەستین و غەزە کە ڕوویاوە بۆتە هۆی کوژانی ئەو هەموو هاوڵاتیە سڤیلە بۆتە هۆی پشێوی ناوچەکە کورد دەیەوێت جارێکی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەو ئاڵۆزیانە دامرچێنەوە و کار لەسەر پرسی ئاشتەوایی بکرێت هەر بۆ بباڵگە ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە ئاگربەستێک تقریبان لە نێوان ئیسرائیل و فەڵەستینە ڕوویداوە دیارە ئەم تێگەیشتانە لە ناوچەکەیە تێگەیشتنی زۆر گرنگن و هەم وڵاتە زلهێزەکانی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپاش بە چاوێکی دیکەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڕوانن و تایبەتی ڕۆڵی کورد لەم ناوچەیەدا کە ناوچەیەکی ئارامی دروست کردو پارچەیەکی ئارامی لەسەر نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست کردووە زۆر بە گرنگیەوە لێ دەڕوانن و پێیان وایە ئەم تێڕوانینانە دەکرێت چارەسەری زۆر پرس بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی بەم تێڕوانینە کاکشبان ئەکرێ بڵین ئەو توێژەرانە لەم پانێڵە بوونی ئاشتی و ئاساییشان پێش هەموو شتێ خستووە حتمما ناوەندە سیاسیە سەربازیەکان گوێ لە ئەو توێژەرە گەورانە ئەگرن کە دەرەنجامەکانی ئەم شەڕە ئەگەر بەردەوام بێ کاک چۆمان دیارە پێش هەموو شتێک ئەم کۆنفرانسە هۆشداری زیاد نزیکەی چل لە لێکۆڵەرانی توێژینەوانی زانستی بەشداریان تەگرەوە کۆمەڵێک کەسایەتی سیاسی سەربازی هەواڵگری لەسەر ئاستی جیهان بەشداریان کردو کە پێشتر لە کۆنفرانسەکانی دیکە بانگێشیش کراون بەشدار نەبوون دیارە داویست لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە ئەوە بگەێنن کە پێش هەموو شتێک ئاساییشی ناوچەکە ئەولەویەتی گەاندنی پامەکەیان بێت خاڵ یەکەم دووەمیان قسەکردن بووە لەسەر پرسی
ئارامی کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبێت بەرقەرار بێت بۆی بتوان گەلانی ناوچەکە بەیەکەوە ڕوبەڕووی زۆرترین تەنگ و چەماڵی بنەوانێ. خاڵێکی دیکە ئەوەی کە گرنگە لە مێپسە پێویستە ئاماژەی پێوە بگرێت ئەوەیە ئەم کۆنفرانسە ناوەندێکە دەیەوێت لە چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە چەقی ململانەکانە باز لە ئاشتی هەموو جیهان بکات، باز لە ئاشتەوایی رووسیا و ئۆکرانیا بکات، باز لە ئاشتەوایی فەڵەستین و ئیسرائیلدا بکات، باز لە ئاشتەوایی یەمەن لەگەڵ دەسەڵاتەکانی خۆیان لە سووریا وهاتا کۆدایی خودی عێراق، چونکە یەکێک لە هەرە تەوەرە گرنگەکانی ئەم کۆنفرانسە بریتی بووە لە عێراق لە نێوان ململانێ و پردی پێکەوە بەستن یاخود پردی پەیوەندی بۆ پێکەوە ژیانی هەموو پێکاتەکانی. ئەمە یەکێک بۆ لەو تەوەرە گرنگانە کە باسی لەوە کراوە، بۆیە بە دڵنیاییەوە بە تایبەتیتر لە کۆڕبەندەکە باز لەوە کراکە چۆن عێراق پابەند نابێت، ینی بە دەستورێکی فێدراڵی و هەر لەو تۆقێت شەکە چۆن سەرۆکی پەرلەمان بە بڕیاری هیدادگای فێدراڵی ینی دوور خرایەوە. یعنی ئەلێرایە ئەمە تێگەین هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە و خودی کوردە دوجار ینی چۆن پێش ڕوودا ینی پێش ڕووداوەکان کێ بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم جەنگانە هەن کورد لە هەرێمی کوردستان چۆن تێوە نەگلێ یاخود نەبێتە تەرەفێکی شەڕ ببێتە تەرەفێکی ئاشتی. لە خودی وتارەکەی جەنابی سەرۆکوەزیران کە لەو پانەڵە بەشداری تا کردووە باز لەوە کرا، ینی عێراق بە عەقڵیەتی تاکڕەوی بەڕێوە ناچە دەبێ بگەڕێتەوانێ بۆ تەوافق و شەراکەتی ساڵی 2005 کە لەسەری بنیاد دروست بووە. ئەم عێراقی لەسەر بنیاد عێراقی تازەی لەسەر بنیاد درراوە، بە تەنیا هێزێک ناتوانێت بڕیار بدات لە عێراق، بەڵکوەوە چەند هێزێک و پێکاتەیەکن بەیەکەوە دەتوانن بڕیار لە چارەسۆری چارەنووسی عێراق بدەن. خاڵێکی دیکە ئەوەیە کە کورد دەمێکە هاوار دەکات لەو پێکەوە ژیانی کە لە عێراق بوونە لە نێوان کورد و عەرەبە، بە عەقڵیەتی یەکتر سەڕێینەوە ناتوانین بگەی بە نەتیجەوە ناتوانین عێراقیشی بەهێزیش دروستکەین، بە عەقڵیەتی یەکتر قبوڵکردن و پێکەوە کارکردن بۆ تێپەڕاندنی هەموو کێشەکان دەتوانین تەجاوزی قۆناغیشکە بکەین و قۆناغیشی لە عێراقا دەست پێ بکەین. ئێمە لە بیرمان نەچێت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق تەنها کێشەی دارایی نییە، دارایی کێشەی سەرەکیە، بەڵام پێش ئەو کێشەی سیاست و عەقڵیەتی سیاستکردنی دەسەڵاتدارێتی عێراقە چی لە ناو شیعە بێت و لە ناو سوننە بێت، بۆی بەو چاویلکەیە سەری کوردەکەن کە کورد کەمینەیە بەڵکو کورد و پێکاتێکی سەرەکیە ئەوەی کە لە دەستورە لە مادەکانی دووەم و سێمە ئاماژەی پێکراوە. بۆیە جارێکی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە ئەم کۆنفرانسانە دەبەستین وەکو باسم کرد ناوەندێکە سەکۆیەکە بۆ دیبلۆماسیەتی پەیوەندیکردن بە وڵاتانی دیکەوە یاخود بە بڕیار بەدەستان ناوەندەکانی بڕیارەوە تێبگەین کە کێشەکانی نێوان ئێمە عێراق ئێمە وڵاتێکی ئاشتی خوازین، میلەتێکی ئاشتی خوازین. ئەو پەیوەندیکە لەناو ئێمە عێراقا هەیە بریتیە یەکەمیان لە عەقڵیەتی سیاسی کە بڕیارەدات، دووەمیان هێزە کاریگەریەکانی لەسەر دەسەڵاتداری عێراق کە لە ناوچەکە ڕۆڵیان هەیەەوە هەوڵی پێشێوی دەدەن لە ناوچەکەیە. خاڵی سێیەم کێشەکانی ئێمە ئەگەر کێشە تەکنیکەکانمان دەکرێت چارەسەر بێ وەکو کێشەی دارایی وەکو کێشەی مادەی سەوچل ئەمانە هەر هەمووی دەکرێت چارەسەرکەین. خاڵی ئەخیر ئەوەیە کە ئەگەر بڕیار وایە مە دەستورێک لە 2005 دامان بڵێن دەنگی لەسەر دراوەوە لە ساڵە 90 هەموو عێراق دەنگی لەسەر داوە بە بەڵێ دەبێت بگەڕینەوە بۆ ئەو دەستورە وەکو سەقف بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام هەمیشە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە کابینە دوایەکەکان دەستور فەرامۆش کراوە نەگەڕاونێتەوە بۆ دەستور و کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق کێشەکان بەبێ دەستور چارەسەر نەکرا بەڵکو بەپێی مەزاجی شەخسی و تەوافقی سیاسی. هیچ زیادەگویەکی تیانە کاکشوان لەوەی کە ینی بە عێراق دەوترێ وەرن تەقلیدی ئەمەکەنەوە نارامیەکانتان پێشێلکردنی دەستورە مافەکانی چ سوننە بێت چ خودی شیعە بێەوە کورد بێت ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم دۆخێکە ئێستا لە عێراقا ینی دۆخێکی زۆر خراپە لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی ینی ئەمنیەوە. ناڕاستە خۆم پەیامە گەێنراوە، بەڵام لە ڕۆژێکی دیکەشەوانە ئەیترافات هەیە. هەبوونی 1,800,000 ئاواری عەرەبی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە شارەکانی هەولێر و دووک و سلێمانی
دەرخەری ئەو ڕاستیە کە ئەم نمونەی کە لە هەرێمی کوردستان ئەم نمونەی کە هەیە لە ئاشتی و ئارامی و خزمەتکردنی هاوڵاتیان نمونەیەکی باشترە لە نمونەیەکی لە وڵاتی عێراق. ئەمە خاڵێک دووەمیان هاتنی پەیتابەیتا سەرۆکوەزیرانەکان کوتلە سیاسیەکان لە عێراق بۆ هەرێمی کوردستان و سەردانیکردنیان و باسکردن لە ئاسایش و ئارامی لە هەرێمی کوردستانە و ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستانە کە خاڵێکی هەرە گرنگە. ئەمە جارێکی کە دەرخەری و ڕاستیە کە هەرێمی کوردستان نمونەیەکی باشترە لە عێراق. خاڵێکی دیکە ئەوەیە کە سوودانی لە کۆتا سەردانیدا کە سەردانی دەکات باز لە هەموو ئەو پێشکەوتانی کە لە هەرێمی کوردستان هەیە ببوورن یەکەم سەردانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکات سێری هەموو ئەو پێشکەوتانە دەکات کە لە کوردستانە ڕوویاوە دەوێت مۆدلێکی دیکە لە عێراقا جێبەجێ بکات. هەر بۆیە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەیەکەوە هەوڵی داوە 29 پرۆژەی استراتیژی وەکو ڕێگاوبان وەکو دروستکردنی مەحەڵەی کارەبا وەکو مەسفا کۆمەڵی کاری دیکە هەوڵی داوە جێبەجێ بکات. ئەرکی سوودانی قورسە لە بەرامبەر هەموو ئەو فشارانەی کە لە سەریەتی بەڵام ڕوانگەیەکی باشتری هەیە بۆ هەرێمی کوردستان لە چاو سیاسیەکانی پێشخۆی کە هاتووە. بۆیە ئەمە هەمووی بەیەک و پەیامە دەگەنێت بەڵێ ئەم نمونەی لە هەرێمی کوردستانە بوونی هەیە ئەم نموزەجێکی زۆر باشتر لەوەی کە لە عێراقا کاری پێ دەکرێت. ئیزافێ بۆ قسەکانی کاکشبان یان لەوەی کە لەم کۆربەندە باز لە کەشوهەواک ینی ڕۆژی ئاوها و کەش و هەوا کرا بە تایبەتی لەوەی کە چۆن بۆ نمونە لە تورکیا ئاوەکانی عێراق گیراوەتەوە ئەگەرنا بەو شێوێ کۆچی بە کۆمەڵ دروست دەکرێت. دوجار شوێنێکی زۆر ئارام هەبێ دانیشتوانی عێراق ڕووی تێکەن حتمما ینی ڕووەکەنە هەرێمی کوردستان. بۆیە لەم چوارچێوە باسکردن لە کەشوهەوا گرنگە بۆ خودی هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ عێراقیش. بەدڵنیایەوانە کاک چۆمان ئێمە یەک خاڵ هەیە لە بیرمان نەچێت. سەرەتای دروستبوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتای دروستبوونی کابینەیەکی پڕ لە کێشمە بوو چارەسەرکردنی کێشەکانی هەشت کابینەی ڕابردوو بوو کە ئێمە تێکەوتە بووین و یەکەم ئەزمموی حکومڕانی تایبەتی بەرکەوتنی هەبوو لەگەڵ قەیرانەکان بەدڵنیایەوە قەیرانی زۆر گرنگ کە ڕوبەڕووی ئێمە بوو یەکەمیان کێش کۆڕۆنا بوو و دابەزنی نرخی نەود بووە و هەروەها کێشەکانی نێوان ئێمە حکوومەتی عێراقی بووە ڕاگررتنی نەوت بووە و هەتا کۆتایی. بەڵام بامە ئاماژە بە چەند خاڵێکی زۆر گرنگین لە استراتیژیەتی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جنابی کاک مەسعوودە. یەکەمیان بەڕێزیان پێیان وایە هەرێمی کوردستان دەکرێت هەرێمێکی بەرهەمهێنەر بێت لەوەی کە هەرێمێکی مستهلک بێت. ئەمە خاڵی یەکەم کە کاری دەکات. دووەم هەرێمێکی بەهێز بە ژێرخانی ئابووری بەهێز بە ژێرخانی کشتتوکاڵی پیشەسازی بەهێز بە ژێرخانێکی پیشەسازی نەوتی زۆر بەهێز دەتوانێت لە داهاتوودا خزمەتی زیاتر بە وڵاتەکانی 20,000 تن سەر ئەو خاڵی کە باسی لێوەکەم. ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەنێ هەرێمێکی زیاتر بەکارهێنەر بووینەوەتا مستهلک بووین لەوەی کە هەرێمێکی بەرهەمهێنەر بووین. بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کار لەسەر ئەو کراوە کۆمەڵێک بربەستی ئاوی واخت سودودی ئاوی دروست بکرێت بۆ چارەسەکردنی قەیرانی ئاو. ئەم بەنداوانە کاریگەری دەبێت و یەکێک لەو مکە لە پرسیارەکەی جەنابتە ئاماژەت پێکرد بەڵێ ئەمە یەکێکە لەوانەیە کە ڕێگەگرتنە لە بەرامبەر ئەو زێدۆڕانی کە لەلایەن وڵاتانی دیکە دەکرێت لەسەر پرسی کێشەی ئاسایشی ئاو. ئەمە خاڵی یەکەم. دووەمیان ئەوەی کە زۆر گرنگە گرنگدانە بە پیشەسازی کشتتوکاڵی. با من باسی سێ قۆناغی زۆر گرنگ بکەم. شۆڕەشی پیشەسازی کاتێک کە دروست دەبێت لە سێ قۆناغێک دێت. قۆناغی یەکەم 1950 بۆ 1930 قۆناغی دوم 1960 بۆ 1945 دوای جەنگی جیهانی دووەم زمانی فاکتۆرەوە بوو. بەڵێ بەدڵنیایەوە قۆناغی سێم لە 1950 لە دوای جەنگی جیهانی دووەم دەست پێ کاتە تاکو 2000ەکان و پێش سەردەمی تەکنەلۆژیا بەردەوامیە بێت. هەموو بەڕێکەوت هەموو سەرۆک وەزیران و دەسەڵاتدارە بەهێزەکان لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە کە وجودیانە بووە ئەوانن کە گرنگیان داوە بە کەرتی پیشەسازی بە تایبەتی پیشەسازی خۆراکی.
ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی پارساڵ بەڵێنێکی پێدا کە دەیەوێت هاور هەناردەی بەرهەمی خۆماڵی بکات بۆ وڵاتانی دیکە هەر بۆەوەی کە بەڕێز ئاماژت پێدا 2000 تۆن لە هەناری کوردستان کە زۆرینەی لە شاری پارێزگای هەڵەبجەی خۆشەویست و ئێداری سەربەخۆی زاخۆ بوو ڕەوانەی وڵاتی ئیمارات کرا. ئەم ڕێژەیە زیاد لە زیادبووندایە. ئەم ساڵ بەپێی وتەبێژی وەزارەتی کوشت و کاڵ باز لەوە دەکات کە 110 تۆن لە بەرهەمە ناوخۆیەکان ڕەوانەی بەریتانیا دەکرێت، ڕەوانەی وڵاتانی ئەوروپی دەکرێت، 70 تاکو 90 تۆن ڕەوانەی بەریتانیا دەکرێت، هەروەها ڕەوانەکردنی بەرهەمەکانی وەکو مەسڵن پەتاتە، وەکو هەنار، وەکو بڵین هەنگژین و بەرهەمە کشت و کاڵەکانی دیکە. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە استراتیجیەتی جەنابی کاک مەسرور بارزانی لەوەدا بۆ چەند ساڵی داهاتوو هەرێمی کوردستان لە هەرێمێکی مستهلک و بێتە هەرێمێکی بێتە ژێرخانێکی ئابووری زۆر بەهێز بۆ داهاتوو. خاڵێکی دیکەوەی کە گرنگە هەوڵ دەدات لە ناو دامەزراوەکانی هەرێمی کوردستان دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکرێن دامەزراوەی موسەساتی زۆر گرنگ و بتوان خزمەت بە هەوڵاتیان بکات. بە دیجیتاڵیکردنی دامەدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆژێ هەژماری من کە هەم بیرۆکە و هەم بڵین بەرنامەی جەنابیان بووە بۆ ئێستا جێبەجێ کراوە. ئەم پرۆژەیەکە لە پرۆژە هەرە سەرکەوتووەکان کە لە ئاستی جیهاندا کاری پێدەکرێت و تا ئێستا ئەوە لە وڵاتانی ئەم ناوچەیە چەند وڵاتێکی پێشکەوتوو کار بۆ بیرۆکەیە دەکات. ئیشناوەکانی دیکە کاری پێناکەن کە ئیتر هەر هاوڵاتیەک دەتوانێت لە ڕێگەی هەژمارەکەی خۆیەوە بتوانێت هەم کۆی شایستە دایرەکانی خۆی وەربگرێت و مامەڵە بازرگانەکانی خۆشی پێوە بکات. لەسەر و ئەمانەشەوە کە دەمێ ئاماژە بە خاڵێکی دیکە بکەم کاک چۆمان ئێمە لە بیرمان نەچێت چاکسازی پرۆسەیەک نییە لە کونفەیەکوونێکە خۆ لە شەو ڕۆژێکا چارەسەر بکرێت. پرۆسەیەکی زۆر بەردەوامی لەمپەڕی ینی لەمپەڕ و ڕێگرەکانی بەردەمی چاکسازی ینی زۆر جار مەترسیدارن ئەگەر بە هەنگاوی زۆر عەقڵانیانە ئەو کەسە کە بڕیان لە چاکسازیان نەچێتە پێشەوە بەدڵ نایەوە. کاک شوان قسەکەم پێ بڕێت بۆ خودی دۆک چی؟ یعنی ئەمە کە ئەکاتە هەرچەنە لۆکاڵیە بۆ خودی دۆک ئەم قەرەباڵغی و ئەم کۆنفرانس و ئەم میوانن بۆ بە تایبەتی لە بابەتی بازار، لە بابەتی ئۆتێلەکان، لە بابەتی مۆتێلەکان بۆ خودی دۆچی ئاوەدانێک و جوڵەیەکی سیاسی باش دروستەکە بۆ وڵاتیان بە تایبەتی تر. پێش ئەوەی کە باس لەوە پرسە بکەین داڤۆس شارێکی بچووکە لە وڵاتی سوئیسرا بەڵام گرنگترین کۆنفرانسی جیهانی تێدا بەڕێوە دەچێت. ئەمە لە بیرمان نەچێت. دووهۆکیش هاوشێوەی ئەو شارانەی کە دەگوزارێت لە هەموو جیهانە وەکو قاهیرە، وەکو مەنامە، وەکو میۆنەخ، وەکو داڤۆس، دووهۆکی ژیچێکە لەو شارانە کە دەتوانێت کۆنفرانسێکی وەهای تێدا بەڕێوە بچێت و ئەم کۆنفرانسە کاریگەری دەبێت لەسەر بیرکردنەوەی خودی خەڵکی شارەکە. ئەمە لایەک و لایشی دیکەوە وەکو بەڕێستان ئاماژتان پێکرد ڕەنگە بۆ کۆنفرانسێکی 4 ڕۆژەیی کاریگەری نەبێت ئاستی زیارەتکردن، ئاستی سەردانیکردنی ئەم هەموو بڵین بەشداربووانە لەوێدا، بەڵام لە ڕۆیشی دیکەوە گرنگی ئەوە تۆی داهاتوودا دەبێت کە شارێکی وەکو دوهۆک بە دوو دەشتی کە هەم دەشتی سندیەوە دەشتی بڵین ئاکرەیە، دوو دەشتی پڕپەپیتن لە ڕووی کوشت و کاڵیەوە بە بەردەوامی ئێسەکاری تێدا دەکرێت و چەندین پرۆژەی استراتیجیش لەوێ ئەنجام درراوە. دەکرێت ئەم شارە بۆ داهاتوو بکرێتە شارێکی زۆر زۆر گرنگ لە ڕوویەوە کە ئیدی نەک بە تەنها مەسەڵەن وەکو شارێکی لۆکاڵی بمێنێتەوەنە، بەڵکو وەکو شارێک بێت کە بەشدار بێت لە بڕیاری سیاسی هەم لە عێراقدا هەمیش لە ناوچەکەیە. وزگل لەلایەنی گەشت و گوزاریش کە ینی لە ڕووی کولتوری و کاریگەری هەیە. کاک شوان ئەگەر هاوکاریم بکەی لە وەکو دواتەوەرە بە کورتی جواب بیتەوە، سپاس دەکەمەویش ئەوەیە کە بەستنیام کۆنفرانسانە لە دووهۆک لە کۆی ئەو دەرەنجامانی کە جەنابەت شرۆڤەت لەسەر کرد لەوەی کە ئەمە شۆیەکی میدیایی نەبوو، بەڵکو کاریگەری ئابووری سیاسی کولتوری لێ ئەکەوێتەوە بەستنیم جۆرە کۆنفرانسانە.
وتارەکەی جەنابی سەرۆکی حکوومەت لەوێدا لە پانەڵەکە کە بەشداری کردو پرسی وەڵامدانەوە هەموو پرسیارە بەشێکی زۆر لە ئەوەی تێدا هەبووە کە استراتیژێتی هەرمی کوردستان لە موندا بەرەوشەوە دەچێت خاڵێکی گرنگ دووەمیان دەرەنجامی سیاسی کاکچەوان پێشبینیکردنی تۆزێ قورسە بەڵام دەکرێت بۆ داهاتوو ئەو ببینین کە دەرەنجامی ئەم کۆنفرانسە کاریگەری دەبێت لە داهاتوودا لە بەرەوەی هەر جیهان بە شێوەیەکی گشتی لە گۆڕانکاریەکی چەند ناوچەیی وەکی سەرتاسەریدا هەیە بە دڵنیاییەوە ئەمیش یەکێک لەوە دەبێت لەبەر بەشداربوونی ئەو هەموو سیاستکار و دیپلۆماتکار و لێکۆڵەرە زانستی و مامۆستای زانکۆ لە ئاسی جیهانیدا خۆی لە خۆی دەراویشتەکانی دەراویشتەی باش دەبن. خاڵی سێەم ئەوەیە کە ئەم کۆنفرانسە بێجگەلۆی کە بەڕێستان باست کرد کە شوەیەکی میدیایی نییە بەڵکو هیچ کارێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئەم دقیقە کراوە کاری شۆ نییە میدیایی نییە بەڵام تەنها شەفافی بوونە پیشاندانی ڕاستەقینەی ئەژینە جەوهەریەت لە ئیشەکەیە پێش هەموو کارێکە. بەڕێزشبان کوردستانی وەکو چاودێری سیاسی لەگەڵمانابووی زۆر سپاس. سپاس بەخێرانی سلێمانی تیڤی. زۆر سپاس. خۆشەویستان ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامران بن.